بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامی لەگەڵتان بۆ قسەکردن لەسەر پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان. کاک ئازادی ئەمەوە لای تۆ هەندێک بە شێوازێکی زۆر سلبی دەڕوانە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان، دەڵێن ڕێکەوتنی حەزبە کوردیەکان لە ڕابردوودا هەر لە دوای هەفتاکانەوە نازانم هەرس و ئاش بەتاڵ و هەندێ ناوی لێنێن کارە ساتی 1970 و تیرۆری کەسایەتی کوردی لێکەوتوتەوە. بەڵام بە لە بەرچاوگرتنی ئەوەی ئەم پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان ئەوتێت بەر لە مانگێک ئاراستی ئامەد کراوە، ئاراستی بڕۆکسل کراوە، تەنانەت ئاراستی هەولێر و سلێمانیش کراوە. تۆ وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستانیش کە حەزورت هەیە، ئەمەوێ بزانم ئێوە تا چەندە بەر لەوەی پەیامەکە ئەلان بکرێت وەکو پارتی دیموکراتی کوردستان ئاگاتە لە ناوڕۆکی ئەم پەیامە هەبوو، تێبینیتان هەبوو لەسەری و تێبینیەکانتان لە بەرچاوگیرە؟ لە ڕاستیە بەو تەفسیلە نا، بەڵام خۆتەزانی ینی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان پرۆسەیە کە بەشێکی پەلی هاشتۆتە ناو دەور و تەسیری سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستانەوە، تەنانەت ئەحزابی سیاسیش لە هەرێمی کوردستانە و هەر یەکە بە دەوری خۆی ڕۆڵی گێڕاوە لەوەی کە ئەم پرۆسەیە بەرەو پێش بچێت، چونکە بە نەتیجە هەم لە بوعدی ینی لە ڕەهەندی نەتەوەییەوە هەم لەو عمقەوە کە پەیوەندی هەرێمی کوردستان و ئەو ئەزمموی تێدایەتی وە گەشەکردنی چەندێک ارتیباتی هەیە بە کەشوهەوای لەبار و ئاشتەوایی لە ناوچەکەیە و دابینکردن و مسۆگەرکردنی یاریەتی و پشتیوانێتی تورکیا و وڵاتانی تری ئیقلیمی غەیری ئەوانیتر، ئەمە بۆ خۆی ئەو ڕایەڵی ڕاکێشاوە کە لێرەشەوە ئەو دەور و تەسیرە هەبێت. بێگومان حەزابی کوردستانی لە هەرێمی کوردستان زائیدەن سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستانە و بەتایبەتیش سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە بەردەوام لەسەر خەت بوون بۆ ئەم مەسەلەیە لەسەر بە چەند شێوازی. یەکێکیان هەندانی پەکەکە کە بیر لە ڕێگە چارەی ئاشتیانە بکاتەوە و وەکو نەرێتێک و وەکو کولتورێک لە خەباتی سیاسی خۆی بەکاری بێنێت لەم ڕۆهان بدرێن. دوو، هانی ئەو حەزابە کوردیانەی تورکیا بدرێت کە تەواجودیان هەیە لە پەرلەمانەوە کۆمەڵێک شارەوانیان بەدەستەوەیەوە ئیداری شارەوانەکان دەکەن، ئەمانە ئەم هێزە سیاسیە گەوری خوان لە پەرلەمان و لە شارەوانەکانە بۆ ئاشتی بەکاربێنن. و لە لاکەی تریشەوە هاندانی حکوومەتی تورکیا و ئەکەپا و ئۆردوگان کە ئەم نەهەجەی گرتویانەتە ڕێ نەهەجێکی ڕاستەقینەیە، نەهەجێکە خزمەتی هەم تورک و هەم کورد و هەموو نەتەوەکانی تری تورکیا کات. ئەمە گۆڕانکاریەکی جددیە لە تورکیایە، دەبێت پشتیوانی بکرێن و دەبێت هاوکاری بکرێن لەسەر ئەم ئاستانە. هەموو ئەم ئیشانە کراوە. طبعاً کە وردیەکەیتەوە ئەمانە کاری سیاسی تیاکراوە، کاری ڕێخستنی پەیوەندیەکانی تیاکراوە و زەمینە سازی بۆ یەکتری بینین، زەمینە سازی بۆ ئەوەی کە کۆبوونەوەکان لە برۆکسێلەوە نەقڵ ببن بۆ ناو خودی تورکیا خۆی و ببێ بە پەیوەندیەکی ڕاستەوخۆیانە لە نێوان حکوومەتی تورکیا و عەبدوڵڵا ئۆجەلانە و هەروەها لە دیوەکەی تریەوە ڕۆڵگێڕانە لەسەر ئاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و دەور و تەسیری لە ڕووی اقتصادیەوە، سەرمایە گوزاریەوە، دروستکردنی ڕایەڵەکانی پەیوەندیە کە هاوکارە بۆ دەربازبوونی تورکیا لە قەیرانێکی چاوەڕوانکراو کە هەموو ئەوروپا و ئەوانش دەگرێتەوە. بمبورە ناچارم تۆزێک بە خێرایی بەسەر پرسیارەکان ما بڕۆم، چونکە ئەم بەشە پرسیاری میوانەکانیشی تێدا. گەر بە گریمانەی پرسیارێکت لێ بکەم، پەیامەکەی ئۆجەلان و چارەسەرکردنی کێشەی کورد لە باکووری کوردستان چ کاریگەریەکی ئیجابی یاخود سلبی ئەبێت بەسەر پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدا؟ ئەو پەیوەندی لەگەڵ بەغدا دۆزینەوەیە لە ڕاستیە ئەوەندەی لەوانەیە بوعدێکی ئەو دیوە بگرێتەوە کە بەغدا حساباتی خۆی لەسەرەوە بکات ئیتر فیدرالیەتی هەرێمی کوردستان کە عمقێکی نەتەوەی وەربگرێتەوە ببێ بە چارەسەرێکی ئاشتیانە لە تورکیاشە و قودرەتەکانی تورکیا بۆ پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە بەهێزتر بکات. طبعاً دەبێت ئەبێ گریمانیەوە بکەین بەغا دڵە لەرزەیەکی پێ بکەوێت، ینی ئەم عمقە نەتەوەیە کوردیە لە بنشینەدا لەگەڵ تورکیادا نێوانی تەواو نییە و خۆتان نەزانن تورکیا لە کۆتایی ساڵی ڕابردووە تاکو ئێستا کۆمەڵێک بڕیاری داوە کە هەر هەموو ئەمانە
جێی نەکەر نیگەرانی بوون بە نیسبەت بەغداوە بە جۆری ئەو عیلاقی لە نێوان تورکیا و هەرێمی کوردستانە بەڵکو پێیوا بۆ کە ئەمە دەستێوەردانێکی ڕاستەوخۆ پێشلکردنی سەروەری عێراقە کە وەختێک تورکیا ئەسڵان اعتراف بە یاسای هیچ جۆرە یاسایەکی عێراقی ناکەوە هەموو پەیوەندی اقتصادیەکانی خۆی مباشرەتەن لەگەڵ هەرێما جێبەجێکات و غەیری ئەوانە. زۆر سپاس. مامۆستا دێمە لای تۆ ناچارم بە خێرایی پرسیارەکە بکەم. ئۆجەلان لە پەیامەکەیە نەباسی کوردستانی سربەخۆی کرد، نەباسی فیدرالیزمی کرد، تەنانەت باسی خودمختاریشی نەکرد. خوێندنەوەی تۆ چیە لەم بۆ باس لەم شتانە نەکرا؟ تەنانەت کە ئەڵێت هێزەکانی یاخود گەریلاکانی پەکەکە بکشێنەوە ناڵێ لە باکووری کوردستان بکشێنەوە، لە خاکی تورکیا بکشێنەوە. ئەوەندێ من لە پەیامەکەی ئۆجەلان تێگەیشتە بم ئەو چوارچەوەی پەیامەکەی خاتە بەردەستمان بە بڕای من چارەسەری کۆی کێشەی کورد لە کوردستانی باکوور ناکە و جەوهەری پەیامەکەش دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە تێکۆشانی سیاسی تێپەڕاندنی فۆرمێکە لە خەباتی سیاسی بۆ فۆرمێکی تر لە خەباتی سیاسی. پێم وایە ئەو لەنامەکەی باسیەوەی کردووە کە ئەو شێوازە کلاسیکی و تەقلیدی ڕابردوو وەزیفەی خۆی بینی وەزیفەکەی تەواو بووە درێژەدان بە ئەو میکانیزمە کۆنانە هیچی تر خزمەت بە ئەو ئامانجانە ناکە کە ئەو چەکە لە پێناوی بەدی هاتووە چکم هەمیشە چەک ئەبێت لە ڕوانگەی ئەو وەزیفەوە بیخوێنیتەوە ڕۆڵی بۆ دیاریکەی و مان و نەمانیە بێدەنگبوون و بەدەنگاتنی لە ڕوانگەی وەزیفەکەی تێبکەیت. ئۆجالان پێم وایە و بەدەپا و پارتی کرێکانانی کوردستان ئێستا تێگەیشتون کە لە تورکایە قۆناغی کاتۆتە پێشەوە دیموکراسی ڕۆژ بە ڕۆژ فراوانە بێ ئەوەی ئەو بمبەستەی کە تووشی چارەسەری کێشەی نەتەواتی بۆ لە باکووری کوردستان و ئەو بمبەستەی و ئەو بێ ئاسۆیەی کە تووشی شۆڕشی چەکداری بۆ لەسەر ئاستی کۆی ناوچەکە لە ڕاستیە و ئەو دەرفەتە نوێیانەی هاتوۆتەکایەوە و گەورەبوونی خەواتی مەدەنیانی کورد لە باکووری کوردستانە بە تایبەتی لەم 10 ساڵی ڕابردووە ئەوە خاتە سەر کە ئەم دوو فۆرمە واتە فۆرمێ لە شار و فۆرمێ لە شاخ چکم ئەو پەیوەندی نێوان باڵەکەی شار و باڵەکەی شاخیش فۆرمێکە جیای لە دنیا هەندێک بزوتنەوەی ڕزگاری دنیا باڵی سیاسیان هەیە باڵی چەکداریان هەیە باڵە چەکدارەکە لە ژێر کاریگەری باڵە سیاسەکەیە ئیداراکە واتە ئەو وەزیفە بۆ چەکەکەدانێ لە ئەزمموی کوردیا باڵە چەکداریەکە باڵە سیاسیەکە بەڕێوابە و زۆر جار باڵیش نییە بە مانای باڵە ڕاستیە بۆیە ئەزمموێک کاتۆتە پێشەوە کەواتە کۆی خەباتە نیشتیمانی و نەتەوەیە کوردیەکە کۆکرێتەوە لە چوارچێوەیەکی تازەیە بۆ جۆرەی گۆڕانکاریەکانی جیهانی خوازن ئەو سنوورداری بەسەر خەباتی کوردەوە هەیە لا ببرێ شەرعێتێکی نێودەوڵەتی و ناوخۆی زیاتری پێبەخشرێ بربەستەکانی لە ناوە بۆ کەمتر بکرێتەوە هەموومیان بێنەوە لە شارەکانە قۆناغێکی نوێی خەبات دەست پێ بکەن گۆڕان دروست ببێت لە دەستوری بنەڕەتی تورکیا پێت وایە لە ناو تورکیا ئەم ئامادە سازی و ئەم زمینە سازیەکراوە باپیر لە وتارێکی ئاڵێت ئەگەر بێت و لە ناو تورکیا زمینە سازی و ئامادە سازی نەکرابێت بۆ پەیامەکەی ئۆجەلان ئەوە پەیامەکەی ئۆجەلان پەلەپەلی پێوەدی من پێم وایە ئەو زمینە سازیە لە 10 ساڵی ڕابردۆ زۆر کراوە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ هەندێک قسەی ڕەجەب تەیب ئەردوغان و عەبدوڵڵا گوڵ و ئەوانە من لە وتارەکانی خۆمە لە 2007 ئاماژەم پێکردن عەبدوڵڵا گوڵ لە کاتی هاتنە سەرکاری خۆیان چەند ساڵە لەمە پێش باز لە مەسەلەی ئەو تەناقوزە لە بە کە فکری کەمالیزم خوڵقانوێتی لە نێوان یەکێتی و جۆرا و جۆربوونە لە یەک شەشی یەکی 2009 ڕەجەب تەیب ئەردوغان لە پەرلەمانی تورکیا لە وەڵامێکی توندی دەوڵەت باخچەلی سەرۆکی بزوتنەوەی نەتەوەپەرستەکانی تورکیا ئەڵێ ئیتر ئێوە کەڕ و کوێرن لە بەرامبەر دیموکراسی هیچ بڕواایەکتان پێوە نیە هەمە جۆری جۆرا و جۆری فرەناسنامەیی لە تورکیا نەک سەرچاوی هەڕەشەنێ بۆ ئێمە سەرچاوی دەوڵەمەندبوونە لە تورکیا بۆیە من پێم وایە ئیش کراوە لەسەر ڕایگەشتی تورکیا ئیش کراوە لەسەر سنووردارکردنی دەسەڵاتی سوپا لەسەر سنووردارکردنی دەسەڵاتی داوەری دوا ئەوەی پارتیداد و گەشەپێدان کۆمەڵی زمینە سازی کردووە لەوانەش گرنگتر کەسایەتی و بزوتنەوەی گرنگی وەکو گوڵەنیەکان کە ڕۆڵێکی گەورەیان هەیە تەسیرێکی گەورەیان لەسەر ڕایگەشتی تورکیا و هەتا لەسەر بەڕێوەبردنی دەوڵەتی لە تورکیا ئێستا هاتوونە سەرۆبەری بۆچوونەی کابێ کێشەی کورد چارەسەر بکرێ پیان وایە تاقە هێڵی سوور یەک پارچەی خاکی تورکیایە ئەمانە هەمووی زمینە سازکردن بۆی قۆناغەنوێکە دەست پێ بکە پێم وایە کاتی مێژووی لەبارە بۆ دەستپێکردنی قۆناغەنوێ کاگارم دێمە لای تۆ کاتێک لە ساڵی 1993 بە دەستپێشخەری تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنی ئۆجەلان و ئۆزال کرا تورکۆ دۆزاڵ ئەڵێت زۆر ئەو لەو کاتەدا زۆر لە کەسوکاری ئەوانەی کە ئازیزانیان لە دەست داوە بە تایبەت لە خۆرەڵاتی کوردستان وتیان بە ئۆجەلانیان و تۆ کێشت چییە ئایا کەمی گەری لایە یاخود کێشەی مادیتە هەر کامیان بێ ئێمە و کاری دەکەین ئۆجەلان لە وەڵامە پێیان ئەڵێت خەباتی شاخمان کرد ئەوە
لە 1970ەوە بەردەوامین دوایەوە خەباتی شار لە ئێستاشدا دەبینین لە 2013دا پەیامەکەی ئۆجەلان کە بە پەیامێکی مێژووی لە قەڵەمە درێت بە خەباتی سیاسی دەست پێکا بچنە ناو شارەوە بچنە ناو تورکیا و سیاست بکەن ئایا فعلەن ئۆجەلان بۆ ئەم قۆناغانە هەمووی بەرنامەی خۆی هەبووە خۆی پێشوەی بێ مەسەر وەڵامی پرسیارەکەت بە کورتی بەڕاستی بەڕای من مدیری چارەسەری ئێستا کە ئۆجالان بانگەشەی بۆ دەکات لە بۆ چارەسەرکردنی مەسەلەیەک لە باکووری کوردستاندا نە حکومی زادیە نە فدرالیە نە دەوڵەتی نەتەوەییە لەسەر بنەمای هاوڵاتی بوونە ینی هاوڵاتیان لە تورکیایی بوون لە تورکیا چ کورد و چ تورک و نەتەوەکانی دیکە لە حقوق و واجبات یەکسان بن لە حقوق و واجبات یەکسان بوون ئەگەر بگەڕنەوە بۆ ڕابردوو ئەو دەوڵەتانی لەسەر بنەمای تاکنەتەوە دروست کراون چ تورکیا چ عێراق چ سووریا چ ئێران کێشەی زۆر گەوریان هەیە ئەو سەردەما بەسەر چوو یعنی سەردەمی نیشن ستیت دەوڵەتی نەتەوەیی لە قوڕاتی ناوەڕاستە بەسەر چوو و سەرکەوتوش نییە عێراق بۆ پارچە دەبێت عێراق بۆ کێشەی وابوو وانە چونکە عەرەبی تێدا مسەیتەر بوو سووریا بە هەمان شێوە تورکیا بە هەمان شێوە تاکنەتەوە حکمی دەکرد ئەو سەردەمە بە خۆڕەڵاتی ناوەڕاستە لە باسمان کرد کە چۆن ویستیان دەوڵەتی نەتەوە دروست بکەن و پارچەیان کرد و وایان کرد لەسەر بنەمای مێزوو سارەسەنەتی خۆڕەڵاتی ناوەڕاست سارەسەری کێشەی کورد لەسەر بنەمای برایەتی هەر چوارگەل لەسەر بنەمای دەستورێکی باش دەوڵەتی قانون حقوق و واجبات یەکسان هاوڵاتی بوونی دروست دەکرێت ئەمە پێویستە بە دەستور و قانون لە تورکیادا ڕێک بخرێ بەڕای من ئەمە چارەسەری مەسەلەی کورد لە خۆڕەڵاتی ناوەڕاستە دەوڵەتی نەتەوەیی نییە ئەمە یەک دوو ڕەجەب تەیب ئەردۆغان و پاشدا دەگۆستە پەیدان لە 11 ساڵی ڕابردوودا هیچ هەنگاوێکی جدیانە ناوە بۆ دیموکراسی بەڕای من هیچ هەنگاوێکی جدیانە ناوە ئەمە ئەنجامی چیە ئێستا کەس بە حکمی گۆڕانکارانی ناوچە گۆڕانکاریە گەورەکان ناوچەکە دەیانێ ئەو مەسەلەیە بکەن دەیانەوێ پەکەکە بێدەنگکەن بۆ ئەوەی ئەو بەرنامانەی کە بەدەستیانەوەیە لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا ئەو عوسمانیزمە نوێی باسیەکەن لە مەسلەی سووریادا تەداخڵاتی عسکەری تورکی احتیمالی هەیە لە ئایندەدا بۆ سووریا ببێ ئەو تەداخڵاتێک کە لە عێراق دەیکا لە ڕێگای کورد و لە ڕێگای سونەوە بۆ دابشکردنی عێراق ئەمە بەڕاستی ئەجندای سەرەکی ئەمڕۆی تورکایە بۆ ئەمە دەیەوێت تورکیا پەکەکە بکشێتەوە دەرەوەی سنوور ئێمە لە دڵی ئەواندانین بەڵام ئەوەی ئێمە دەخوێنینەوە ئەوها ڕای من ئەوها بەو شێوەیەیە ومێ دەکەم کەوانە بێ ئەوان جدیبوونەکەیان لە چەند ساڵی ڕابردوودا بەس 900 منداڵی کورد ئێستاکە لە زینداندایە چەندین ڕۆژنامە نووس گیرا بوون دوێنێ پێرێ خەڵکی دیکەی بەدەپە گیراوە ئەگەر تەنانەت وەزیری لەلایەن تورکیاوە نیەتەکە بوونی نییە وەزیری ناوخۆ تورکیا ئامادە نییە پێی بڵێ ئاتەشکەس پێی بڵێ ئاگر بڕین من خۆم خوێنمەوە لە ڕۆژنامەکە دەڵێ ئەوەی ئەوان پێی دەڵێن ئاگر بڕین ئێمە پێی دەڵێن بێچالاکی باشە زۆر سپاس کاگەرم ناچارم قسەکەت وەڵامی زۆر بەکوردزانی ئەوەی بێقاعید بەڕاستی وەڵامەکەم دایەوە ینی گرنگیشە لێرەدا ئاماژە بە ڕۆلی مام جەلال بکەین بەڕاستی ینی لە 93 بەدواوە تاوەکو ئەمڕۆ کەس ڕۆڵی زۆر هەبووە لە مەسەلەی ئاشتیدا لە نێوان تورکیا و پەکەکەدا و ئەوش هەنگاوی بوونا هەموو سەرکردەکانی دیکەی کورد بەم شێوەیە پەرۆشی ئاشتی بوونا بەڵێ زۆر سپاس کاگواب دێمە لای تۆ پرسیارێک لێکم و گەر بە کورتی وەڵام بیتەوە بۆی بچینە لای میوانەکان لە وتارێکی مامۆستا عەلی باپیردا کە ئەمیری کۆمەڵی ئیسلامیە ئەڵێت ئەگەر زەمینە سازی نەکرابێت ئەمە پەلەپەلی پێوە دیارە لە یەکەم شەوی پەیامەکەدا پەرلەمانتارێکی عێراق مەحموود عوسمان لە کەناڵی ئەناڵتیە وتی ئەم کشانەوەی پەکەکە بۆ دەرەوەی خاکی تورکیا ئەمانە هەمووی پەلەپەلی پێوە دیارە کاک ئارام لە قسەکانی وتی ئەوان تەنانەت پێی ناڵێن ئاگر بڕیش ئاگر بەستیش ناوی ئەنێن خۆناغی بێ چالاکی و تا ئێستا دنیایە خەڵکی پەکەکە لە زیندانەکاندایە چالاکەکان دەستگیر دەکرێن کەواتە چۆن گەشت بینن بەوەی کە ئەم پەیامە و قۆناغەکانی دوایان پەیامە کێشەی کورد چارەسەرەکە بە لە بەرچاوگرتنی ئەو شتانەی کە باسم کرد زۆر بە کورتی سوپاس بەڵێ ئێمە گەشتبینین بەس باسی تێکۆشانی گەلی ئێمە لە باکووری کوردستان ئەمە گەشتبینیەکی کە وای کردووە دەستی ڕێبەراپ و بەهێز بێ لە باکووری کوردستانە بتوانێت قۆناغێکی بەو شێوە دەست پێ بکە خۆ ڕێبەراپ و نابێ ئێمە بۆ پەیامەی خۆی ئێمە کۆتای تێکۆشانە دەڵێ سەرەتای تێکۆشانێکی نوێیە بە شێوەیەکی کە چەک بیخەینە ملێکەوە سیاسیانە دیموکراتیانە بتوانینەوە بدەین ئەوە ئەنجامی ئەو تێکۆشانێ مەسەلەن کۆکنیمە لەگەوانە کە دەڵێن ئەو ڕۆڵە پارتی دادوگەشە پێدان هاتووە دیموکراتە و دەخوازیان دێکشت بکە یعنی ئەگەر ئێمە بۆ شێوە تەماشای پرسەکە بکەین
بۆمانەوە ڕوو نەبێتەوە کە خەباتی گەلی ئێمە لە باشووری کوردستانش ئەو دەستکەوتەی کە هانە دەستکەوتی ڕژێمی عێراقا گەلێمە خەباتی کرد تێکۆشانی داگەر بەڵام مامۆستاوە بەک لە قسەکانی وتی ئەمە نزیکەی 10 ساڵە ئامادەسازی بۆ خۆ ناغاکرێت چۆن دەکرێتەوە ڕۆڵی ئاک پارتی و ڕەجەب تەیب ئەردۆغان بێنرخ ینی وەسف بکەیت کە تا ئێستا نەیانویست تۆ ڕووی نەداوە کە ئێستا ئەیانەوێت ڕوو ئەدات ئەو قۆناغە لە ساڵی 93 هەرکەس دەزانی دەستی پێکردە تورک تۆزان دەستی پێکرد بەڵام پارتی دادگەشە پێدان هات لەسەرەوە بەرنامە خۆی دەخوازی بکات بە خاوەنی ئەوە بەڵام ئێمە لەبیر نەکەین ئەوەی حکوومەتی تورکیا ئەوەی هەرە زیاد هەموو کارتەکانی لە بەرامبەر گەلی ئێمە لە باکووری کوردستانە بەکارهێناوە پارتی دادگەشە پێدان یەک پارتێک لە باکووری کوردستانە نهاتۆتە سەردەسەڵات لە تورکیا کە وەک پارتی دادگەشە پێدان ئاین لە بەرامبەر گەلیمە بەکاربێنێ هەموو شێوەی شەڕ هەموو شێوە زۆرێک کە بتوانێت بۆ بەسەر بکەی بەکاری هێنا بەڵام ئەنجامی تێکۆشانی گەلی ئێمە ئەنجامی تێکۆشانی ڕێبەراپ و لە زیندانی ئیمرالیا ساڵی 2012 تورکی هاواری کرد کە من پەکێکە لە ناوەوەم ئێمە هەم ڕۆژی ئاگادار بووینەوە پیلانگیێرش لەسەرەوە بوو ئەو ئێرشانی لە ساڵی 2012 کرا ئەو هێزە تایبەتی کە دروستی کرد بۆ ئارتیشی تایبەت لە چەند مانگی شەڕی گەریلادا لە ناوچوو ئەردوغان بەخۆ زۆر بە کورتی کەواتە تورکیا ناچارە کە ئێستا تۆتە سەر هێڵەکەواتۆتە سەرخەت بۆەوەی کێشەی کورتچارە سەرکە بەڵێ ئەنجامی تێکۆشانی گەلی ئێمە کە ئێمە ناتوانین تەنها باکووری کوردستانیش بڵێن لێرە لە باشووری کوردستانیش هێستینەتەوەی ڕۆژ بە ڕۆژ بە پێش دەکەوێت پارچەکانی تری کوردستانیش ئەو وایە لە پارتی دادگەشە پێدان کرد کە بە سیاسەتی خۆی دابڕە سپاس دەکەم بینەرانی عزیز سپاس بۆ میوانەکانم ئێستاشە چینە لای میوانەکانی دیکە بۆی پرسیارەکانی ناڕاستە بکەن فەرموو سەلام حسێن بەشی ڕاگەاندن پرسیارەکەم بۆ کاک ئازادە وەکو هەمان دەزانی چەندی ساڵە کێشە لە نێوان تورکیا و پەکەدا هەیە کاتێک کە هێزی تورکیا ناوچەکانی هەرمی کوردستانی بڕباران دەکرد و هێرشی دەکردە سەر پەکەکە بۆچی حکوومەتی هەرمی کوردستان و سەرکردایەتی هەڵوێستێکی جدیان نەدەنوان لەو ئاسدا بۆ نەدەیتوانی ئەو مامەڵە بازرگانی کە هەیەی وەکو نەوت وەکو شتەکانی دیکە وەکو کاتێکی فشار دژ بە حکوومەتی تورکیا بەکاری بهێنێت چونکە ئەمە ڕۆزی کورد ئەمە پەیوەندی بە کوردەوە هەیە کاتێک ئێمە لە سەردەمان لە شاخ بووین بەو شێوازە ئێمە توانین ئەم ئازادیە بەدەست بێنین لە بەو کوردانی باکووریش بەو شێوازە بوون بۆچی هەڵوێستێکی جدی نەبووە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ تۆش فەرموو حەمزە عومەر پرسیارێکی من بۆ کاک وەهابە ئەوش ئەوەیە لە حکومە پێشوەکان لە حکوومەتە یەک لە دوایەکەکانی تورکیا تا ئێستا نمونەیەکی وەکو پارتی دادوگەشە پێدانمان نەبینیوە کە بەم شێوە بتوانێت مامەڵەیەکی دروست لەگەڵ دۆزی کووردا بکات لە کوردستانی تورکیا بەڵام من هەستەکەم لە قسەکانی کاک وەهابە هەندێک ڕەشبینی هەیە بەرامبەر ئەو دۆخەی کە هاتووەتە پێشەوە ئایا ئەو ڕەشبینەی کە دروست بووە لە ئەنجامی ئەو کێشەیەک لە دوایەکانەیە کە لە نێوان پەکەکە و ئەکەپە و حکوومەتە یەک لە دوایەکانە ڕوویداوە یان هەر جۆرێکە لە حەقدێک بەرامبەر ئەو دەسەڵاتی کە هاتووەتە سەر حکوم کە دەسەڵاتێکی تا ڕادەیەک ئاینیە بەڵێ سەفین ڕاشید لە بەشی زمانی نزی پرسیارێکم بۆ کاک ئەبوو بەکر کاروانی و کاک ئازاد هەیە یەکەم بۆ کاک ئەبوو بەکر کاروانی تا چەند پارتی دادوگەشەپێدان لە تورکیا دەتوانێت سوود لە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان وەرگرێت بۆ سەرکردنی گەشەی کورد لە تورکیا پرسیاری دووەممان بۆ کاک ئازاد ئەوەیە بۆچی حکوومەتی هەرێم پرۆژێکی گەورەی وای نییە کە بەقەدەر دەرکردنی وەکو دەرکردنی بەیاننامەیە کە بەقەدەر بەیاننامە حیزبەکان کاریگەر بێت هیچ پرۆژێکی گەورە نبینین لە حکوومەتە فەرموو ڕەوا مەحموود خوێندکاری زانکۆ کاک ئەبوو بەکر پێی وانییە بیری نەتەوایەتی لە تورکیا گەشتۆتە قۆناغێک کە جیاوازیەکە لە نێوان بوونی نەتەوا لەگەڵ دەوڵەتە ئایا کوردانی باکوور نانەوێت بوونی نەتەوەی خۆیان لە چوارچەوەی تورکیایەکی نوێی کوردانی باکوور بیر نەتەوەتی لای کوردانی باکوور نەگەشتۆتە قۆناغێک کە بیانەوە بوونی نەتەوەی خۆیان لە چوارچەوەی تورکیایەکی نوێی دیموکراسی بەهێزادا ڕێژنەوە من قەناعتم وایەتر کورد پێویستە وەکو نەیەکەی مەولانا نەبێ هەر حەکایەت بێڕێتەوە ئێستای کورد پێویستی بەوەیە کە ئەمنەوەیە حەکایەت دروستکات داستان سازکە سپاس بۆ تۆ بەڵێ فەرموو مەروان مادی خوێندکاری زانکۆ دوو پرسیار ماڕاستی کاگە بۆ بەکر کاروانیە پرسیار یەکەمیان بەڕێستان وەکو نوێنەری یەکگرتووی ئیسلامی
باز لەوە کرێت کە یەکگرتوو لەم نێوەندەیە کە لە نزیکی لە وەکو پاشخانێکی ئیسلامی نزیکی لە حکوومەتی تورکیاوە ئایا ئەو ڕۆڵانەی کە یەکگرتوو لەوە پێش هەنگایی بووە ناوە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانیش هەمان هەوڵ و ڕۆڵی بینیوە یعنی دانیشتن و گفتوگۆی هەبووە بۆ چارەسەرکردنی پرۆسیاشی لە تورکیا و لێرە ڕۆڵی ئەمریکا زۆر گرنگە باز بکرێ ئایا بەڕای بەڕاستان ڕۆڵی ئەمریکا تا چەندە کاریگەریە لەسەر پامەکە ئۆجەلان یعنی قسە لەسەر ئەوەیە کە ئەم پامەی بەڕێز ئۆجەلان لەژێر کاریگەری ئەمریکای بە بەڕای بەڕێستان ئەم هەوڵەی تورکیا بەڕووی کران و بەڕووی ئاشتیە لەژێر کاریگەری بەهاری عەرەبیە یان لەژێر کاریگەری ئەمریکادا کە هەوڵ ناچار بکرێت بەوەی کە ڕۆسی ئاشتی بەڕووی کوردانی تورکیا بکات. زۆر سپاس. فەرمووی. یحیی عیزت خوێندکاری بەشی کارژێڕ لە زانکۆی سلێمانی پرسیارێکم بۆ کاگا بووەکرا ئایا ئەو بە ناچاری نابینیت کە ماوەیەک لەمە پێش کە هەموو ئەنەمازانی تورکیا نکوڵیە کرد یاخود زۆر دژی ئەو بوو کە هەرێمێکی تری کوردی لە ڕۆژاوای کوردستان دروست بێ بەڵام ئێستا دەست پێشخەری ئەکا بۆ یاخود بەڕۆڕووی چارەسەری ئەڕوا بەڕۆڕووی ئەوەی کە هەرێمێک لە ناو خودی تورکیا دروست بێ هەرێمێکی تری کوردی ئایا ئەوە ناچارینە لە بەرامبەر ئەو شکستە گەورەی کە لە ڕووی سەربازی و خواردی بەرامبەر بە هێزەکانی پاراستنی گەل و هەروەها ئایا تورکیا چی نیەتێکی باشی هەیە خۆ چی گرنتێکی هەیە بۆی ئەمجارە پەیامی ئاشتی سەرکە وەکو جاریانی تری بێشوو نەبێ کە گروپەکانی ئاشتی گرت و پرسیاری دومیشم بۆ کاگوها بە بەڵێ زۆر بە کورتی سپاس دەکەم. کاگوها من ئەوەی کە هەمووان نەیزانین پەکە بە ڕێکخراوی تیرۆریستی ناسێنراوە خەباتەکەشی بە تیرۆر ناوەبرێ ئایا پشگیری نێودەوڵەتی لە تیرۆر ئابام شێوە ئەبێ بکرێت ئەبێ ڕوونکردنەوە بە سوپاسێکە. سوپاس. ئازاد پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی ڕابردووە دوو جار شەڕی بەرامبەر پەکەکە ڕاگەیان ئێوە وەکو پارتی لەم ماوەیە و باسی چارەسەری کێشەی کوردستان نەکرد چارەسەری کێشەی کوردیش حاڵی حازر پەکەکەکە ینی پەکەکە نوێنەری کوردانی تورکیایە ئێوە چی ئەڵەم بۆ مێژوو بۆم دوو شەڕەسە پێنراوی دژی پاکەکە. پرسیاری دومیشم بۆ بەڕێز ئەوە بەکردکاروانیە بۆچی تورکیا ئەم تەوقیتەی ئێستا هەڵبژا بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە کاتێکە 4-5 ساڵە گرو ڕێکخراوی ئەرگەنەکۆن دەستگیر کراون لە هەمان کاتە 2 ساڵ پێش ئێستا 6 جەنەڕاڵە بەرزەکە دەستگیر کران بۆچی لەم کاتێ هەز ناکەن پشتگیریەکی هەرێمی بەهێزەیە بۆ پاکەکە وەکو رووسیا سووریا ئێران کە بەهۆی ئەوەی تورکیا و بەشی سووریا هەیە. پرسیاری سێمیشم بۆ کاگاران ئەفو تکایە ئایا بۆ من بەڵێ بە حەز ناکەیت ئۆردوغان بەویستی خۆی کێشە چارەسەرەکە لە تێڕوانی ئاکاپەوە نۆک لە تێڕوانینی پاکەکە و کوردەوە زۆر سپاس. یەک پرسیارما بۆ ناتوانم بەڵێ بینەرانی عزیز ناوبڕێ گۆرەگرین و بەردەوام ببین لەگەڵتان.